لە ژێر ناوی سنووردارکردنی شەک لە دەستی دەوڵەتدا پۆلیسی کەرکووک هۆشداری بە هەموو ئەو کەسانە دەدات چەکی سووکیان لە ماڵەوە هەیە. پۆلیسی کەرکووک ڕوونی دەکاتەوە بەم زوانە قۆناغی یەکەم دەست پێ دەکەن. لە هەر بنکەیەکدا پۆلیس لیژنێکی تایبەتمەند دادەنێت. هاوڵاتیان هەر چەکێکیان هەبێت لە کلاشینکۆڤ یا دەمانچە یا هەر جۆرێکی تر سەردانی لیژنەکان بکەن و بۆیان تۆمار بکرێت. لە قۆناغی دووەمدا پۆلیس دەست بە پرۆسەی گەڕان و پشکنینی ماڵان دەکات. لە هەر ماڵێک دەست بەسەر هەر چەکێکدا بگیرێت تۆمار نەکرابێت خاونەکەی ڕوبەڕووی سزایەکی توندی یاسایی دەکرێتەوە. پۆلیسی کەرکووک دەڵێت هەر کردەوەیەک ڕوو بدات لە دەوروبەری کردەوەکە دەست بەسەر هەر چەکێکدا بگیرێت خاوەنی چەکەکە بە گومانی ئەنجامدانی ئەو کردەوەیە دەست بەسەر دەکرێت تا دێت تاوان و کوشتن و ڕوبەڕووبوونەوەی عەشایری ڕوو لە زیادبوون دەکات. وەزارەتی ناوخۆی عێراقی ئەم پلانەی داڕشتووە تاوەکو ئاسێک بۆ ڕێژەی تاوان لە وڵاتدا دابنێت، بەڵام جارێ نازانرێت بەم پلانە دۆخەکە کۆنتڕۆڵ دەکرێت یاخود نا.